نەوەی پەرلەمانی عێراق بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای ئومێد محەممەد لە بەختاوە لەگەڵمان نەبێت ئومێدەم کاتت باش گرنگترین ئەو یاسایانەی کە لە کۆبوونەوەکەدا باس دەکرێن چین؟ بەڵێ زرێبار پێشەوەی ناوەڕۆکی دانیشتەکەت پێ بڵێم ئەمەوە بڵێم دوو پرسی گرنگ لە ئێستادا ڕوویاندا ئەویش یەکێکیان بەیاننامەیەکە لە لیژنەی نەوت و وزەی پەرلەمانی عێراقەوە دەرچووە کە داوا دەکات لە هەرێم و حکوومەتی ناوەند واتە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا کە بگەنە ئاستی مەسئولیت و چارەسەری کێشەکانیان نێوانیان بکەن و من بەیاننامەکە پێش یەک خولەک بەر لەوەی بێمە پەخشەوە بەدەستم گەیشت ناوەڕۆکی بەیاننامەکە باس لەوە دەکات کە داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا کردو دوای ئەوەی عەبادی لە دواییدا کە ئامادەی دەربڕی کە موچەی سەرجەم فەرمانبەرانی عێراق بداوە لە بەرامبەریشدا حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی دایەوە ئاماژەی بۆ کرد کە ئەوانش ئامادەیان تیا ئەگەر بێت و موچەی سەرجەم فەرمانبەران بدرێت بگەنە ڕێکەوتن لەگەڵ بەغدا لە ئێستا لیژنەی نەوت و وزە وەکو مەسئولیتەکە ئاماژەی پێکراوە لە بەیاننامەکەیە کە ئەوە مەسئولیەتی ئەوانە وەکو لیژنە بەدواداچون بۆ بابەتە بکەن داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە لەگەڵ حکوومەتی بەغدادا بگەنە ڕێکەوتن دوای ئەوەی کە لە زاری هەردوو سەرۆک وەزیرانی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانشەوە دەرچوو کە ئەوان ئامادەی ڕێکەوتن بۆیە وەک هەستکردنی بە مەسئولیت وەکو لە بەیاننامەکەدا هاتووە بگەنە ڕێکەوتن و ئیمزای سەرجەم ئەندامانی لیژنەی نەوت و وزەیشی پێوەیە ئەمە بەدەر لەم بابەتە بابەتێکی دیکە هەیە بابەتی هاتنی حەیدەر عەبادیە بۆ بینای پەرلەمانی عێراق وا بڕیارە ڕۆژی شەمە حەیدەر عەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق حزوری هەبێت لە پەرلەمانی عێراق و لە دانیشتنی ڕۆژی شەمەدا و تیایدا باس لە سەرجەم ئەو گۆڕانکاریە جەوهەریانە بکات کە لە ماوەی ڕابردوودا ڕایگەاندەوە ئاماژەی بۆ کردەوە کە هەندێک وەزارەت دەگۆڕێت کە وەزارەتی گرنگن و چاوەڕوان شەکرێت دوو وەزارەتە کوردەکەیشی تێدا بێت کە وەزارەتی کۆچبەران و وەزارەتی دارایی من بۆ زیاتر شرۆڤەیەم بابەتە یاخود ناوەڕۆکی هاتنی عەبادی و سەرجەم پەیوەندەکانی هەرێمی بەغدا دەچمە لای میوانێکم دکتۆر فەرهاد قادر ئەندامی فراکسیۆنی یەکێتی دکتۆر ئەگەر بێتە ئێرەوە زانیاری بانگەشتنی عەبادی ڕۆژی شەمە پێش ئەوەمەوێ بڵێم ئەم بەیاننامەی لیژنەی نەوت و وزە کە دەرچوو بەدەست ئێمە گەیشت و هەڵبەتەوە پێشوەخت ئاگاداریتان نەبووە پەیوەندەکانی حکوومەتی هەرێم دوای لە دوانەکەی عەبادی و بەیاننامەکەی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئەبین و چۆن ئیشتان بۆ کردووە کە حکوومەتی هەرێم بگاتە ڕێکەوتن لەگەڵ بەغدا. بەڵێ پێش هەموو شتێک لیژنەی نەوت و وزە لە پەرلەمانی عێراق لە ساڵی ڕابردووشە ڕۆڵێکی زۆر گرنگی بینی بەوە کە هەوڵیدا هەردوو لا نزیکتر بکاتەوە و پابندی هەردوو لە دووپات بکاتەوە بۆ ئەو ڕێکەوتنێک کە لە بودجەی ساڵی 2015 مۆر کرابوو بە هەناردەکردنی 550,000 بەرمیل لە ڕێگەی شەرکی سۆمەوە. ئەم هەوڵی ئەم ڕۆژیانە دیسانەوە تاواکەری ئەوەیە دوای ئەوەی کە هەردوو لە چ سەرۆکایەتی حکوومەتی عێراق و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانی جەختیان لەسەرەوە کردەوە کاردوو لە ئامادەن بۆ گەڕاندنەوەی موچە و قوتی خەڵک دانیشتن بکەن. پێم وایە کاتی ئەوە هاتوو ئەم قسانە جگەل لە ئەوەی کە لە ڕاگەیاندن بکرێت پێویستی بە دانیشتن هەیە بە فعلی هەردوو لا دەبێت ئیرادەیەکی بەهێزیانە بێت بۆ ئەوەی کە بگەنە قەناعەتێک و ئەو کێشانە کۆتاییان بێت. ئەمە تەنها ئەوە نیە مەرچەندە من بەش بە حاڵی خۆم پێم وایە تەنها ئەمە قسەیەکی ڕاگەیاندنەوە هیچی تر نییە وەک چۆن لە ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتەکەی عەبادی بە موفلیس تاوانبار کرد لە ئێستاشە عەبادی دەیەوێت نامەیەکی تر بۆ هەرێمی کوردستان بنێرێت بەوەی کە موفلیس نییە و تا ئێستا کێشەی قەیرانی دارایی خۆی چارەسەر کردو ئەشتوانێت ئێوەش هەر گرفتێکدانێ ئەم چارەسەریکە کە من دۆخی ئێستا عێراق لە ڕووی دارایەوە جێگەشتبینی نییە بۆ کە بتوانێت ئەوە بکات. دکتۆر لە ناوەڕۆکی بەیاننامەکە هاتووە ئەڵێ پابند بن بە بودجەی ساڵی 2016 واتە هەرێمی کوردستان و بەغدا تا ئێستا پابندین بۆ بودجەی بۆ پەسەندتان کرێ وەکو ئەندامەنووری نێرانی خەڵک. مەبەست لە بودجەی ساڵی 2016 نیە بە تەنها بەڵکو چەند مادەیەکی ناو بودجەیە یەک لەوانە هەناردەکردنی ئەو بڕنەوتەی کە ڕێکەوتنی لەسەر کرابوو لە ساڵی 2014 بە تەحدید لە 2/12/2014 کە هەناردەکردنی وەکوتم 550,000 بەرمیل لە ڕێگەی شەریکەی سۆمەوە لە هەمان کاتە خەرجکردنی 170 پشکی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە کە دیسانەوە ئەوەش نەکراوە واتە ڕێکەوتن لەسەر مادەکانی ناو بودجەی ساڵی 2016 کە دەنگی پەرلەمانی بەدەستێنە پێویستە هەردوو لە ئیلتیزامی پێوەکەن بۆی هیچ نەبێت ئەم هەنگاوە تێپەڕین کە ئێستا هەردوو لە قەیراندایە بە بڕوای من ئەگەر بکرێت ئەو ڕێکەوتن نامە تەفعیل بکرێتەوە ئەوە کارێکی زۆر باشە چونکە هیچ نەبێت زەمینە سازیەک بۆ ئەوەشەکە کاتێک کە حکوومەتی عێراقی قەرزی لە هەر وڵاتێک یا لە بەنکی نێودەوڵەتیەوە وەرئەگرێت هەرێمی کوردستانی شایستەی دارایەکانی خۆی لەو ڕۆوەرگرێت. دکتۆر مێ پرسیاری لێ بکەم ڕۆژی شەمە حەیدەر عەبادی دێتە بینای پەرلەمان بە تایبەتی بۆ ئەوە دێت کە ڕوونکردنەوە لەسەر گۆڕانکاری لە وەزارەتانە بکات کەوا بڕیارە بیکات لە داهاتوودا بەڵام ئێوە وەکو فراکسیۆنە کوردیەکان
جگە لە ناوەڕۆکی دانیشتنەکە هیچ پرسیارێکتان بۆ عەبادی ئامادە کردووە چی داوایەکتان لە عەبادی ئەکەن و چاوەڕوانێک چی پرسیارێکی لێ بکەن دانیشتنەکە کراوە بیان داخراوە بێت دیارە دانیشتنەکە تایبەتە بەو چاکسازیە کە لە کابینە حکومیەکەی بە تایبەتی و جۆری چاکسازیەکە و ئالێتی چاکسازیەکە و ئەو کابینانە بۆی وێنەیەکی گشتی لەسەر ئەو حاڵەتە بدا بە پەرلەمان کە نوێنەری گەلن ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان بە دڵنیاییەوە کۆمەڵێک خاڵی جەوهەری هەیە کە پێویستە وەکو پرسیار لەوێ ئەوروژێنی و ئاراستەی عەبادیەکە بۆی وەڵاممان دەستکەوێت یەک ئەم لێدوانەی دواییەی کە بەلای ئەومە گرنگترین خاڵەکە قسەی لەسەر بکرێ ئایا عەبادی ئەم قسەی تەنها بۆ کارێکی ڕاگەیاندن کردووە یان بۆ بڵێن زیاتر دەست خستنە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کردووە وەکو مزایدەیەک یان لە ئاستێکی بەرپرسیارەتی وەکو سەرۆکی حکوومەتی هەموو عێراقی فیدراڵ ئەم کاری کردووە یەک دوو ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ئستعدادی دەربڕیەوە بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێکەوتنە نەوتیەکە تەفعیل بکات و بەردەوام بێ لە پەیوەندیەکانی خۆیان ئایا ئەو هاوکاریانە ئەگەر وەکو ساڵی پار بێت جێ دڵخۆشی نییە کە حکوومەتی عێراق نەیتوانی ئەو پشکەی ١٧ بە فعلی بینێرێت ئەمە جگە لە تێبینەکانمان لەسەر هەستەی هێزی پێشمەرگەی کوردستان لەو پارەی کە ساڵی پار بۆ پارێزگای هەڵەبجە و کۆمەڵشتی تری تایبەت بە گەنمی جوتیاران و ئەوانە تەرخان کرا بە حکوومەتی عێراقی تا ئێستا نەیتوانی وەکو پێویست بەدەم ئەوە بێت کۆمەڵێ لەم پرسیارانە بە دڵنیایەوە ئاراستەی عەبادیەکرێت. زۆر سپاس بۆ دکتۆر فەراز زۆر سپاس بۆ وەزانێرەکانیش بەڵێ زرێ بار ئەوەی کە بیست لێدوانی ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی بوو لە پەرلەمانی عێراق بەدەر لەمانەیەش دانیشتنەکە بە ئامادەبوونی 245 ئەندام پەرلەمان بەسرا بەڵام لە ئێستادا لە ڕێستی چارەگیدان دوای چارەگێک دەچنەوە هۆڵی پەرلەمان و دانیشتەکە بەردەوام بێت لەسەر ئەو پرۆژەی ئاسانەوە ئەمەش بڵێم زانیاریەکی دیکەش هەیە زرێ بارەوەیە کە ڕۆژی دووشەمە دانیشتنی پەرلەمان تەنها تایبەت دەکرێت بەو پارە دزراوانەی کە لە ساڵی 2023 تا ئێستا لە عێراقەوە درێنراوە بە شێوەی قاچاق یاخود دزراوە لە بانقەکانی دەرەوەی وڵاتە دانیشتنی تەواوی پەرلەمان لەسەر ئەو دەبێت لەسەر ئەو پاران دەبێت هەڵبەتە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە بەڵێ زرێبەر بەڵێ زۆر سپاس بۆ ئومێد محەممەد بەرپرسی نووسنگی NRT لە بەغدا و لەگەڵمان بووی سپاس بۆ